دەزانی چی لە فەرماندە سەرکان کردو تا سزا بدەین؟ چوار بڕبڕی شکاوە، چاوێکی تەقیوە، تووشی خێمبەربوونی داخلی بووە، چەند پەنجەیەکی شکاوە. بەڵام سکاڵای نەکرد کە پێیوتم تۆ عومەری یەخەیم کرد بە شەیە گوتی نەکەی کوڕە نەکەی. چیت پێوت؟ چەند ناوێکم پێوت. ئەو کەسانەی تا گیانیان دەرچوو بە چیسە پەرتەقاڵەکەی لێی داون، ناوی ئەو کەسانەی بە هەڵە بەری داون، هەموویانم کۆ کردەوە. پێم وت هەردە دۆزنەوە. هەڕەشە لێ کرد. دانی پێدا دێنی؟ کەس نییە ئەو بدۆزێتەوە. چونکە کەسانی وەک ئەو مرۆڤ دەکەنە خۆڵی سەر عرس، ئاوا دەیان تۆقێنن جارێشتر نەبێرن بێنەوە بەرامبەریان. مەڵێ نازانم، هەر کە فەرماندە سەرکان هاتە ئەم ژوورە ئامێری تۆمارکردن دادەخرێت. دەوری ئەوانەی وەک ئەو نەماوە، من وەک ئەو نیم. بەڕای منی جوانی، بەڵام لە دەستی ئەوانی. واز لەمە بێنە بابینە سەر تۆ. بۆ خۆت دەزانی داواکردنی مۆری 500% پێویستە، ها؟ بۆ خۆت دەزانی بۆ ئاشکراکردنی تاوانباران پێویستان بە زیاتریش هەیە، بەڵام تۆ نەکۆڵی دەکەی، خۆت لە جێلی دەدەیت و دەڵی ڕێسای تۆ هەڵەیە، هەروەها دەڵی نەحاقی دەکەن. تۆ پیاوکوژی عومەر، دانی پێدا بێنە، ڕووی ڕاستەقینە نیشاندا. هاوڕێ مناڵی عومەر، سەیرێ و ڕێکەوتە، دواتر بۆ مایەک بووم بە هاوبەش. گەنجایەتی عومەر و عاشقەکەی گەر نەهێنیەک لە تۆ نەبێت، چۆن ئەو کچە بە مێردە بە ئاسانی عاشقی تۆ بوو؟ خێرە ئێستا عەلی گازگر لەگەڵ جنابتان کار دەکا؟ ئەمەش پیاوی تۆ بووە، لە پێکدادانێک کوژراوە. ئەرەن کەرەچا کوڕی ئەو پاسەوانەی کە عومەر وەچار کاتی دزیەکە کوشتی خۆی کوشت، بە گولەش لەسەر ئێمەیاندا کوشتیان. ئۆتۆمۆبیلیش لەمەیدا. بیخەوە شوێنی خۆی. ئای کەچی ها خەڵک لە دەوری تۆ مردوون، هەمووشیان پەیوەندیەکیان بە عومەرەوە هەبووە. ئەمەش ڕێکەوتە؟ تۆ دزیەکی گەورەت کردووە، ڕووی ڕاستەقینە نیشاندا. عومەر، تۆ بەکاردێنن چۆنە بنیان دەستکەوت؟ ها؟ چێ بوو؟ چێ بوو خەبەری لێدام؟ ئەوانەی سەرەوە؟ بۆچی ئەوانەوەندە گرنگی بۆ مەسەلەیە دەدەن؟ باشە پێم بڵێ بۆچی هەموو کاتەدای ئەو پایلەوان کە داخراوە؟ اعتراف کە عومەر، هەموو شتێک بە ئاسایی نابێ فەرماندەم. تۆ پۆلیسێکی دروستی، دە لە خۆت بپرسە یعنی ئەم کارە چییە؟ سەیری ئەم وێنەیەکە؟ وتم سەیریکە؟ دانی پیا بنێ، بەس ئەوە ناکە تۆ عومەری. دەیسەلمێنم کە تۆ دزیەکت کرد و پاسەوانێکشت کوشت. تا ئەم شوێنە دەچم کە بۆی چووی عومەر. لێرەیەک دووکارم هەبوو، وتم با بچم چایەک لایەنگیم بخۆمەوە. سەرچاوم گەورم. ئەرێ فایلەکە ئێمە چی بەسەرات؟ ئەزەل بایرەکتار بوو؟ وا بەردەوامی گەورم. بۆچی؟ نەداوە بە دادوەر؟ هێشتا لێکۆڵینە لە فایلەکە تەواو نەبووە. با هەموو بەڵگەکان کۆ بکەینەوە بۆتی دێنم. زوو تەواوی کەنگین. بیدە بەم دادوەرە، بڵێ لە منەوە. ئاخر یەکەم دادوەری ئەم فایلە کێ بووە؟ دەبێت تەوازەوە بێنە، ئەمە خێراتر دەیڕوێنێ. هەرچێک پێویستکە یەکسەر مۆڵەت لە وەربگرە. تێگەیشتی کاگەنگین؟ تێگەیشتم. لێکۆڵینەوە کە زوو تەواو کەنگین.
ینی داوایەکت لە دادوەر نییە بۆ کردنی شتێک 100% ئەزەل ئاشکرا بکە؟ حەقتە لە ڕاستیدا هەیە پێویستە و گۆڕی کە بە ناوی عومەر وتنیەوەی بچی خۆی تەسلیم کە ئاسانە بۆچی ئەزە سیدیەکەیدا بە عەلی تۆ بۆچی ڕێددا؟ ئەزەل بۆچی ڕێدا؟ چونکە ئەزەل عەلی نییە. ئەزەل بژمرێ هاوڕێکەی خۆی نافرۆشێ تێگەیشتی بژمرێ بە خۆی بەگرتنی نادا. من بۆچی ڕێمدا؟ چونکە کاسێتەکە دەبێتە بەڵگەیەک بۆ دادگا. بەڵام بەس نییە ها لەوانەیە دووبارە ئەزەل بچێتەوە زیندان. بۆیە وتم لەگەڵ کاسێتەکە پێویستیش دەکات تاوانبارەکە بە خۆی ڕاستە و خۆدانی پێدا بنێ. لەبەر ئەوە بۆ خۆم ڕێمدا. باوکە 3 ڕۆژ لەمەوبەر عەلی وەکو کوڕت وا بوو. چی ڕوویدا ئەوها بە 1 سات لەبەر چاوت فرێددا؟ ئەزەل جارێکی تر نابێ بچێتەوە ناو زیندان هەرەوندا. ئەی باش عەلی چی بەسەر دێ؟ کەی ئەوت لە ژێر پاراستن دەرهێناوە؟ ئازاد چییە؟ چییە ها؟ تۆش؟ عەلی نزیکترین هاوڕێی تۆ بوو. ئێستاش دەیکەیتە بیتاقە بۆ ئەزەل؟ بزانە من کاکە عەلیم لە هەموو کەس خۆشتر دەوێ تەنان لە ئەزەلیش لە خاڵۆ زیاتر. ئەی چۆن؟ کاکە عەلیم تاوانەکەی کرد کاکە عەلی پیاوەکەی کوشت. ئەرێ بۆ خاتری خوا ئێوە تێکچوونە ها؟ دیارە تۆ قەت پیاوت نەکشتووە. تۆفیق ئەوان چی؟ ها؟ ئەوان پیاوی خراپ بوون؟ کوشتنی ئەوان ناکە هی جوانیە؟ ئەرێ تۆ بۆچی دادەبەزیە سەرم ها؟ بۆ خاتری تۆ قسە بکەم لەبەر خاتری تۆ لێگەڕەمە ئەزەل دووارە بکەی تۆ زیندان تۆ ویژدانت قبوڵی دەکا؟ تۆفێق پیاوەکان کۆ بکەوە ئەو عەلیە بدۆزنەوە بیهێنن خۆی بە هەر کونێکەوە کرد بێ بیهێنە دەرەوە بۆ میبێنن. دەی بلیتێکم دەوێ بەرەو شاری زۆنگۆڵدار. عشقی ژیانم هەی هەی چوویتە لای کەنعان؟ زۆر خراپ دیاری ڕووە خەمبارەکەت هاوار دەکات چی بووە؟ ڕووی تۆش زۆر خۆش دیارەوەیە یان نە؟ هەر 2 سەدەقەیە لاچوو بە زەحمەت. سیرکە من لە ناکاو بەختی خۆم لەگەڵ کەنعان تاقی کردەوە ئیتر هەڵی چانسێکی ترم نەماوە لەبەرەوە بێدەنگ دەم بەرامبەرت. بەڕاستی؟ گەر بێدەنگ نەبی چی دەکەی؟ ئاوە دەستەکەم بە ڕاگەیاندنی ئیمپراتۆرێتی و پاشایەتی خۆم زاڵبوونم بەسەر هەموو شتێک خوا هەرچیەکی داوێ بە من هیمنە. تۆ سەیری و حاڵم کە ئەو پیاوە کۆمپانیای فرۆشت و پارەکەی وەرگرتووە منیش پارەی خەرجکردنم پێ نییە. منی هێنایە شوێنی ئەیر وتی تۆ لە ژێر زەوی بەرە و لووتکە بەڵام ناتوانن ماڵە بێمە دەرێ بە ناوی لووتکە هەری خەڵەتاندوم. ئەمە چییە ها؟ تەنانەت هەواڵم نییە لە دەرەوە چی ڕوودەدا دەتۆ شتێک بڵایشان؟ جێنگیز لەسەر ڕێگەیەکی ڕاستی دەرفەتێکی ترت نەماوە لەگەڵ کەنعان لەبەر ئەوە دانیشە و بێدەنگ بە ئەو کارە بکە کە پێی سپاردووی. بەڵام لەوانەیە ڕێگەی من هەڵە بێ هاچنم بۆ ئێرە هەڵەیە. ئەزەل بایراکتەر میوانت هاتووە. عەلی کەرگس؟ عەلی هات؟ نەخێر چیەکە؟ نیشان